بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عەزیز لە جێگەیە گەنجی وای بەختەوەری و ئاسوودەییتان بۆ دەخوازین. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتینەوە بۆ خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەنامەی فیلمی پەیامی ڕۆژ. دەخوازین کە سەرجەم بگۆ بابەتەکانی ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵین ئەمڕۆ 630هەمین بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین کە 2 ساڵ و چەند ڕۆژێکە بەرنامەی پەیامی ڕۆژ دەستی پێکردووە. بابەت و تەوەرەکانی ئەم ڕۆژمان بریتین تا 2 تەوەری سەرەکی جیاواز لەوە ڕووماڵ و ڕاستەوخۆ ڤیدیانی کە لە ڕێگەی پەیامەکانمانەوە پێشکەشتان دەکەین. تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەر دۆخی پەنابەران و هۆکارەکانی بەردەوامی کۆچی گەنجان، بەتایبەت لە هەندێک جیە ناوچەی جیاوازیاریمی کوردستانەوە کۆچی گەنجان ڕێژەکەی زۆرترە و ئێستاشی لەگەڵدا بێت بەردەوامە و ئێستاش کەش و هەوا بەرەبەرە توانم بڵێم گەرم دەکایە لەو سەرمایی کە هەیە نەجاتمان دەبێت بە دڵنیاییەوە ڕێژەی کۆچ بەرزتر دەبێتەوە. لەگەڵیشیدا لە تەوری دوی بەرنامەکەمان کە هاوکارمان ئیمرانەمیل لە هەولێرەوە پێشکەشمان دەکات باسکردنە لە سەر شەعر و هۆنراوی کوردی دەبینین کە لەم چەند ساڵی دواییدا شەعر و هۆنراوی کوردی کەمێک پاشەکشەی کردووە، کەمتر گەنجان و هاوڵاتیان گرنگی پێدەدەن یاخود کۆڕە شعرەکان دەبینین لە شوێنە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا چۆڵێکی پێوە دیارەزانین هۆکارەکان چین کە شعر و هۆنراوی کوردی وەکو جاران نییە کە گرنگیکی ئەو توی پێ بدرێت کە هاوکارمان لە هەولێرە ئەو تەوەریەمان پێشکەش دەکات. لەگەڵیشیدا کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکەوە تۆڕی پەیامێرانمان هەیە کە زانیاری و چالاکیەکانی شار و چارەشەکانی هەرێمی کوردستان بۆ دەگوازنەوە. دەست پێک دەچینە لای کەش و هەوا بزانین ئەمڕۆ گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین پێکەوە بینەری دەبین. بەڵا عزیزان، تەوەری یەکەمان قسەکردنە لەسەر هۆکاری دۆخی پەنابەران وەروە هۆکاری بەردەوامی کۆچی گەنجان لە ئەمڕۆدا هێشتا ماوەی چەند ساڵێکە کە ئەم کۆچی گەنجانە بەردەوامە بە تایبەتی لە هەرێمی کوردستان، هەرچەندە لە ساڵەکانی 90ەوە و 80ەکانیشەوە بیگرا هەبووە ڕێژەکە، بەڵام هیچ کات هێندەی ساڵەکانی 2014 لە دوای سەرەڵانی قەیرانی دارایی ڕێژەی کۆچی گەنجان بەم شێوەیە نەبووە. بۆیە ئێستاشی لەگەڵدا بێت کە 2021 لە 2014ەوە تا ئێستا کە قەیرانی دارایی کۆچی گەنجان بەردەوامن و بە هەزاران گەنج لەم وڵاتەدا کۆچیان کردووە ڕۆ و وڵاتانی ئەوروپا. ئێستاشی لەگەڵدا بێت چەندین گەنج هێشتا بێسەر و شوێنن، چەندین گەنج لە ئاوەکانی ئیجەبوونەتە قوربانی ئەوەی کە دەستیان بگاتە ژیانێک کە داهاتوی خۆیان لەلایەن ڕوون بێ. لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان کۆچ یا ئەم کۆچە لە ناو گەنجاندا ڕێژەکەی زۆرترە، وەکو بۆ نمونە دەربەندی خان، هەندێک ناوچەی گەرمیان و ناوچەکانی ڕاپەڕین و ڕانیە، هەرچەندەمە لە ناوەندی شارەکانی شاهەیە. بەڵام دیارە لە ئێستاشدا کە کەش و هەوا گۆڕانکاری بەسەردا دێت، دەچینە ناو وەرزی گەرماوە بە دڵنیاییەوە ڕێژەکە بەرزتر دەبێتەوە لە بەرەوەی کۆچ لە ڕێگەی تورکیاوە بەهۆی ئەو داوەزینی پلەکانی گەرما کەم دەکات لە وەرزی زستاندا، بەڵام ئێستا کە دەچینە ناو وەرزی بەهار و هاوینەوە ڕێژەکە بەرز دەبێتەوە.
هۆکارەکەشی بەشێکی بەوە دەگەڕێتەوە کە لە ئێستادا بارودۆخی ناوهەرێمی کوردستان قەیرانی دارایی قەیرانە کۆمەڵایەتیەکان سیاسیەکان ناڕوونی داهاتووی گەنج یا تاک لە وڵاتەدا ئەوەمان بۆ دەردەخات کە ڕەنگە هێشتا زۆرن و گەنجانەی کە بۆ ئەوەی کە داهاتویان ڕوون بێ بۆ دەستخستنی ژیانێکی ئاسوودە ڕۆ وڵاتانی ئەوروپا هەڵبێن کە لە چۆن ڕۆژی ڕابردوودا ئێمە تەوەرێکی تایبەتمان هەبوو لەسەرەوەی کە ڕاپرسیەک بوو لە ناو زانکۆکاندا بۆچی گەنجان کۆچ ڕویادا چی دەکەن لە دوای تەخەڕوج و دەرچوونیان لە زانکۆ بەشێکی زۆریان پەنیان دەبەر بۆ ئەوەی کە بچنە دەرەوەی وڵات ئەمە ئێستاشی لەگەڵدا بێت هەیە بەڵام بابزانین بەگشتی لە ئێستادا دۆخی پەنابەران ئەوانەی کە لە ڕێگان ئەوانەی کە لە تورکیا ماونەتەوە دۆخیان چۆنە و هۆکارەکانی بەردەوامیەم کۆچە لای گەنجانی خۆمان بە دیاریکراوی و بەوەی کە لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی ڕێکخراوەکانی تایبەت بە کۆچ و پەنابەران لیان پرسیونەتەوە هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە کە ئێستاشی بەردەوام بێ گەنجەکان کۆچ دەکەن لەسەرم بابەتە دەچمە ڕانیە بەڕێ سەردار ئەحمەد جێگیری کۆمەڵی پەنابەرانمان لەگەڵە کاک سەردار زۆر سپاس بەوە دەرفەتە لێەوە دەست پێ دەکەین بەرەبەرە دەچینە ناو وەرزی گەرماوە ئایا ڕێژەی کۆچی گەنجان فەرق دەکات بە بەراورد بە وەرزەکانی دیکە بۆ بەراورد بە چەند مانگی ڕابردوو کاک سەردار سڵاو لێبێ دووبارە زۆر سپاس بۆ دەرفەتەی بەێمەت بەخشیوە ئەگەر لێەوە دەست پێ بکەین یا پرسیارەکەمەوە بێت ئێستا دەچینە ناو وەرزی گەرماوە کۆچ فەرق دەکات ڕێژەکەی بە بەراورد بە چەند مانگی ڕابردوو کە سەرما و سۆڵە بۆ بەتیابە دەزانین کە کەشوهای تورکیا و ئاوەکانی ئیجە چۆنە بەڵێ بەناوی خوای گەورە میهرەبان دیارە کۆچی گەنج لە کاتی سەرما و بەفر و باراندا ئاسان نییە بۆیە ئێستا گۆڕانی کەشوهەوا لە سنوورەکانی تورکیا ئەوانە بەڕاستی ئاسایی بۆتەوە و کۆچ لەوێەوە کۆچکردن بەردەوامە بەڵام مەترسیەکەی هەر بەردەوامە و بەڵێ بە تەکید گۆڕانکاری کەشوهەوا دەور دەبینێ لە کۆچی گەنجان زۆر باشە کاک سەردار ئەو گەنجانەی کە ئێوە قسەتان لەگەڵا کردوێ هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئایا هەرو هەمان ئەو پاساوەیە کە نەبوونی هەلیکار و نەبوونی دامەزران لە هەرێمی کوردستان داوا دەکات کە زۆرە لە گەنجان ڕوو لە دەرەوەی وڵات بکەن بەڵێ دیارە نەبوونی دەرفەتی کار یەکێکە لەو هۆکارانەی کە گەنج ڕوو لە دەرەوەی وڵات دەکات دووەمینیشیان بۆ خۆمان ئاگادارین کە چەند ساڵە کێشەی ئابوووریەکی خراپ ڕووی لە هەرێمی کوردستان کردووە ئەوەش هۆکارە بۆ ئەوەی بەڕاستی گەنج بێئومێد بێ لە حکوومەتی هەرێمی کوردستان کە هیچ ئاوڕێک لە گەنج ناتەوە بەس بۆ نمونە بە ملیۆنەها دۆلار ڕۆژانە لە سنوورەکان دەست دەکەوێت بەڵام گەنجێک پارەیەکی لە جیرفاندا نییە کە چایەکی پێ بکڕێ بۆیە بەڕاستی ئەوە هۆکارن بۆ ئەوەی گەنج بێئومێد بێ لە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی هەوڵ بدا وڵات جێبێڵێ و بە دوای ژیانێکی شایستەدا بگەڕێ بۆ ژیانی خۆی بەڵێ کاک سەردار ئەو ماوە پێشووە با بڵێن 2015 و 16 ئەوانەی کە کۆچیان دەکرد بەشێکی زۆریشان خێزاندار بوو بە ژن و مناڵەوە کۆچیان دەکرد تەنانەت حازر بوو ئەو خانووی کە تێیدایە بیفرۆشێ ئۆتۆمبیلەکەی بفرۆشێ بۆ مەرجەی لێرە دەربازی ببێ بگاتە ئەوروپا مێ بزانم ئێستا ڕێژەی کۆچ لە هەرێمی کوردستان ئایا تەنها گەنجانن یان ئەوانەشی کە خێزاندارن و خاوەنی ژن و منداڵن بە ژن و مناڵیشەوە هێشتا هەر کۆچ هەیە؟ بەڵێ دیارە زیاتر زگوردیەکانن بەڵام بە دڵنیاییەوە عایلەشی زۆر لەگەڵا عایلەکانیشەوە هەیە خانووی دەفرۆشێ هەیە سیارەی دەفرۆشێ بەڵێ بە دڵنیاییەوە هەردوو لای لەگەڵە بە تایبەتر گەنجەکان ئێستا کۆز دەکەن و بەڕاستی کەشوهەوای ئێستا زۆر دەورێکی باڵای هەیە و لە ڕێی تورکیاوە کاراسانی زۆر کراوە ئێستا ئەو خەڵکانە زۆر کۆز دەکەن بۆ یۆناان و هەر لە هەفتەی ڕابردوو بوو بەڕاستی لە یۆناانەوە ئەڵمانیا 2,000 کەسی بەڕاستی گواستەوە بۆ ئەڵمانیای ئەوانەی کە لە مێژ بوو چاوەڕێیان دەکرد بۆیە کۆچ بەردەوامە ئەگەر لەمەوەی دوا بڵین حکوومەتی هەرێمی کوردستان بە حکومەوەی کە بودجە پەسەند کراوە بتوانین
قەرزی بچوو کاراکاتەوە بۆ ئەوەی بتوانن گەنجانی ئێمە لەی سوودمە بن و بزنسێکی بچووکدا بنێن بتوانن سوودی لێ ببین و دڵیان بە وڵاتی خۆیان خۆش بێ کە لە هەمان کاتدا وڵاتی ئێمە لەسەر گەنج دەبێ بنیاتی بنین و ئێمە بەرەو دەوڵەت بوون دەچین بۆیە دەبێ گەنجەکانمان هەوڵ بدەین بمێنەوە لە وڵاتەکەمان بەڵام زۆر بەداخەوە حکومت بێباکانە بەڕاستی هیچ ئاورێکی لە گەنج نەداوەتەوە بۆیە ئەگەر لەمە دووە حکومت بتوانێت قەرزێکی ساڵانە لە بودجەی خۆیدا کە جێگیری بکات و بتوانێت یارمەتی ئەو گەنجانەی پێ بدە کە لە وڵاتدا دەژیان بەڕاستی ئەگەر یعنی حکومت دەرفەتێک نەڕەخسێنێ بۆەوە ئێمە بەڕاستی بێگەنجێکی زۆر بە وڵاتەکەمانەوە دیار دەبێ هەمووشی ئەوەی کە دەڕوا 16 ساڵە یعنی لە 16 بۆ 35 ساڵە یعنی ئەو گەنجە تەماشاکە ئەو گەنجە جوانانە وڵات جێ دێڵن کارەساتێکی زۆر گەورەیە بۆ حکومڕانی و وڵاتەکەمان زۆر باشە کاک سەردا بە دیاریکراوی زۆر باز لەوە دەکرێت کە زۆرێک لەو گەنجانەی کە کۆچ دەکەن بەرەو ئەوروپا گەنجانی دەڤەری ڕانیەن دەڤەری ڕاپەڕین بۆچی ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە کە زۆر لەو گەنجانە خەڵکی و ناوچەیەن بەڵێ دیارە سنووری ئیدارەی ڕاپەڕین دەرفەتی کاری کەمترا لە شارە گەورەکان ئەوەی کە یعنی دوو شوێنی زۆر بە چڕی ینی هەوڵی کۆچکردن دەدەن گەنجەکانی ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕینە بە حکمەوەی کە باری ئابووری هەلی کاری کەمترە لە شارە گەورەکان هەر چۆنێک بێ ینی باشترە لە سنووری ئێمە بەڕاستی ئەوەش هۆکارە بۆ ئەوەی بتوانن کۆمپانیا زەخمەکان یان دەرفەتی کار زیاتر لە شارە گەورەکان ڕخساوە نەک لە سنووری ئێمە و سنووری گەرمیان بەڕاستی ئەوانە هۆکارن بۆ ئەوەی گەنجەکانی ئێمە زیاتر و زۆرتری سود لەو دەرفەتەوە دەبین و کۆز دەکەن کاک سەردار باست لە ئاسانکاری کرد لەلایەن تورکیاوە کامە ئێوە ئاسانکاری کە بۆ گەنجان یا بۆ کۆچ دەکرێت خۆ ئێستاشی لەگەڵدا بێت دەویستین لە تورکیا ڕۆژانە کۆچ بەردێکی دەستگیر دەکرێت ڕۆژانە لاوەکانە بۆ نمونە بە قاچاقی کە دەڕۆنزی گیانیان لە مەترسیدایە بەڵێ ڕاستە بەڵام لە هەمان کاتیشدا لەوانەیە ڕێگای تر هەبن ڕێگریان لێنەکە ڕێگای وشکانی هەیە ڕێگای ینی زۆر ڕێگای کە هەیە ینی بەکاری دێنێ بۆی بتوانێت ینی ڕێگری لێ ناکە لەوانەیە لە ئاوەکاندا ئەو ئیتفاقێکی هەیە لەگەڵ ئەوروپا نەتوانێت ڕاستەوخۆ لە ئەوروپا بیگەێنێتە ینی یۆنیان بەڵام لە ڕێگای تر هەیە کاراسانی دەکا و دەگاتە ئەو شوێنانی کە مەبەستیانە زۆر باشە کاک سەردار لەوێ دۆخی پەنابەران چۆنە من زۆر جار لەو گەنجانە دەدوێنم لێرەوە زۆر بە تامەزرۆیەوە تا گەشتۆتە ئەوێ بەڵام ئێستا پەشیمانە معنی پێی خۆشە بگەڕێتەوە ئەمە هۆکار بۆچی دەگەڕێتەوە ئایا ئەو وێنەی کە ئێستا لە مێشکێتی ینی ئەوەیە کە جێبەجێ دەبێت لەوێ خەون و خەیاڵەکانی جێبەجێ دەبن دیارە لە دوای 2000ەوە لە دوای 2000ەوە بۆ سەرێ وڵاتانی ئەوروپا و ئەسکەندەنافیا بۆن من ئەسکەندەنافیا و ئەو وڵاتانە ئابوووریکی زۆر باشیان هەبوو دەرفەتی کارێکی زۆر باشە بوو بۆ گەنجانێک کە ڕویان لە وڵاتەکەی دەکرد و لە پەنابەر و گەنجانێک کە ڕویان لە وڵاتەکان دەکرد بەڵام ئێستا وەزعی چکە دەگوزارێت لە وڵاتانەدا ئەویش هۆکاری پەیدابوونی ئەو ڤایرۆسی کۆرۆنایە کە اقتصادی هەموو وڵاتانی تێکداوە و پێشتر ڕێز و حرمەتێکی زۆر بەڕاستی لەو گەنجانە دەگیرا لەو خەڵکانە دەگیرا پەنابەرانێک کە ڕویان لە وڵاتانی ئەوروپا و بەریتانیا ویان ئەو شوێنانە دەکرد بەڵام ئێستا بە حکمی ئەوەی کە اقتصادی ئابووری هەموو شوێنێک بەڕاستی خراپ بووە و ئەو ژیانێک کە ئەو داوای دەکرد و ئەو خۆشگوزەرانی دەیویست لێ بەدەستی بێنێ ئێستا زۆر قورس ببووی بۆیە پەشیمانە بۆی کە بەڕاستی ڕووی لە ئەوروپا کردووە ئەوە هۆکارە ینی اقتصادی و ئەو پەیدابوونی ڤایرۆس و ئەو شتانە یەکێکە لە ئەوەی کە کابرا پەشیمان بێت و بتوان بڵێ من بڕۆمە وڵاتی خۆم باشترە زۆر باشە کاک سەردار لە ئێستا دۆخی پەنابەران لە تورکیا لە یۆنان و لە کەمپەکانی وڵاتانی ئەوروپادا چۆنە بە تایبەتی پەنابەرانی کورد بەڵێ وەزعیان زۆر خراپە ئێمە لە یۆنانیش بەڕاستی خەڵکێکی یەکجار زۆر دەست بەسەر کراوە تا ئێستاش ناهێڵن هیچ کەسێک پەیوەندی بە کەسوکاری شێوکە لەوانەیە زۆر کەسمانە بێت لە دەریای ئیجێدا کە بێسەر و شوێن بووە بەڵام لەوانەیە لە سزنەکانی یۆناندا تا ئێستا دەست بەسەر کرابن وەزعیان زۆر خراپە بە تایبەتی ئەو دستانە سەختەی کە
لە دارستانەکانی فەڕەنسا و لە کەمپەکانی یۆناان و لە شوێنەکان ئێستا کە کەمپیان بۆ کراوەتەوە وەزع و گوزەرانیان زۆر خراپە لە ڕووی خواردنەوە لە ڕووی جێگاوە لە ڕووی سەرماوە ئەوانە بەڕاستی وەزعیان زۆر خراپە نازانی لەمە دوا وەزعەکانیان چۆن دەبێت لەبەرەوەی وڵاتانی ئەوروپا لە هەوڵدان ئەو خەڵکانەی کە گەیشتونە یۆناان بەردەوام بن لە گواستنەوەیان بۆ ئەوروپای ئەویش بە مەرج و ڕێکاریکەیان هەیە بەڕاستی ڕێکاری یاسایی خۆیان هەیە چۆن بیان گوازنەوە ئەو پەنابەرانی لە یۆناانەوە بۆ ئەوروپای. کاک سەردار گەنج سەرمایە نیشتیمانە چی بکرێت بۆی کە گەنجان و شیارەکی وایان هەبێت وایان لێ بکرێت کە وڵاتەکەی خۆیان بەجێ نێڵن و بتوان گۆڕانکاری گەورە لە وڵاتەکەی خۆیاندا دروست بکەن. بەڵێ ئەمە پێشتر باسی ئەومان کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان دەوری باڵا و کاریگەر و کە خۆی بە بەرپرسیارەتی یەکەم دەزانێت لە سنووری یعنی لە کوردستاندا بۆیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان بۆیە بەڕاستی دەبێت هیممەتێکی جدی بکەن بۆ ئەوەی بتوانن یعنی لە دەرفەتێکی زۆر زێڕین بەرپا بکەن بۆ ئەو گەنجانە بتوانن وڵات جێنە هێڵەنی چکە بەڕاستی یاسایەک بدەنە پەرلەمان بۆ ئەوەی ئەو گەنجانە هیچ کە وڵات جێنە هێڵن بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بە پرسیاری یەکەم دەزانم من لە کۆچی گەنج لەبەر ئەوەی بەڕاستی هیچ ئاوڕێکی لە گەنج نەداوەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیاری یەکەمە دەبێ هەوڵی جدی بدا ئەو بەڕێزانەی حکومڕانی و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان حکم دەکەن هەوڵی جدی بدەن بۆ ئەوەی بتوانن دەرفەتی کار و دامەزراندن ببێتە ئەولەویاتی ژیانی ئەو خەڵکە گەنجە خوێنگەرم و ئەو گەنجە خۆشەویستانەی وڵاتەکەمان بۆ ئەوەی ئێمە بتوانین وڵاتەکەمان بنیاد بنین دڵنیا بە لەوەی ئەگە سەقامگیری ئابووری و وەزعی ئابووری باش بێ گەنجێکی یەکجار زۆر دێتەوە هەرێمی کوردستان بۆ نمونە لە 2011 بۆ 2014 ئامارم لایە 16,000 کەس هاتەوە هەرێمی کوردستان 16,000 کەس بە ئامار لامە لە 2011 بۆ 2014 16,000 کەس هاتەوە هەرێمی کوردستان کە دوای عێراق بودجەی هەرێمی کوردستانی بڕی و شەڕی داعش دەستی پێکرد تا ساڵی 2015 وەزعێکی ئابووری خراپ ڕووی لە هەرێمی کوردستان کردەوە بۆیە گەنجی ئێمە دیسان دەستی کردەوە بە کۆچێکی نایاسایی خەڵکێکی زۆرمان لە دەریای ئیجێداخنکە خەڵکێکی زۆرمان بێسەر شوێن بوو لە دەریای ئیجێدا بۆیە ئەگەر اقتصادی و ئابووری هەرێمی کوردستان استقرار بێت و حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی ئیش لەسەر گەنج بکە دڵنیا بە لەوەی گەنجەکانی لە ئەوروپاشن دەگەڕێنەوە هەرێمی کوردستان ئێمە هەمومان هیچمان دژی وڵاتی خۆمانین دژی حکومڕانی وڵاتی خۆمانین پێمان خۆش ئێمە وەک وڵاتان ڕێز لە گەنجی بگیرێ دامەزراندنی هەبێ هەلیکاری هەبێ دەرفەتی قسەکردنی هەبێ دەرفەتی ئازادی ڕادەربڕینی هەبێ لە وڵاتەکەی ئێمەدا زۆر شتەیە قۆڕق کراوە بەڕاستی بۆی ئەمە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە ئاوڕی جدی لە گەنج بداتەوە بۆی گەنجەکانمان هیچ کە نەبنە سوتەمەنی دەریای ئیجا نەبنە سوتەمەنی حکومڕانی هەرێمی کوردستان بۆیە داوا لەو بەڕێز و بەرپرسانەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم ئاوڕ جدی لە گەنج بدەنەوە کە گەنج بنیادنانی وڵاتە و سەرمایەکی زۆر گەورەی بە وڵاتەکەمان زۆر باشە کاک سەردار لەو بارودۆخی کە پەنابەرانی کورتی دەکەون چە لە تورکیا بێت چە لە یۆناان بێ یا لە کەمپەکانی وڵاتانی ئەوروپا بێت حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی چییە لە بەهانەچوونەوەی ئەو گەنجانە بە تایبەتی ئەمە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستانمانەیە لە وڵاتە ئەوروپیانە ئایا کاتێک کە پەنابەرانی کورد لەوێت دەکەونە ناو هەندێک گرفتەوە بارودۆخی ژیانیان خراپە ئایا نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە وڵاتانە لەو گەنجە کوردانە دەپرسێتەوە؟ واللهی ئەمن بڵێم چی ینی تا ئێستا شتێکم لێ ینی نەبینیوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی نوێنەرەکانیانەوە ئەمە بۆ نمونە بە خۆشحاڵیەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندی کە بیتوانی بێ بەڕاستی ئەوەندی کە من ئاگادار بم ئەو چوار تەرمەی کە ڕۆژئاوای کوردستان بوو گەیاندنیەوە شوێنی زێدی خۆیان زۆر بەداخەوە لێرە خۆشی خۆمانە لە ماڵە بەڕێزە دەکەم بۆیە نوێنەرایەتی حکوومەت
بۆ هێنانەوەی تەرمەکان زۆر ئازایە بە تایبەتی لەوەی کە هەندێک بەرپرسی سیاسیش کاتێک دێتەوە دەڵێەوەی هێنانەوەی فلان تەرمی فلان گەنج لە وڵاتەیە کەوێتە سەرشانی من و بە شانازیەوە باس لە هێنانەوەی تەرمەکان دەکەن. کوردستان ئێستاش چەند تەرممان هەیە لە وڵاتان نەیانتوانی و بیگەڕێنە واریم کوردستان بۆیە هیوادارم نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە وڵاتان بتوانێ هاوکار بێ پشتیوان بێ بۆ گەنجانەی کە داواکاریان هەیە کە بیانێ بێنەوە هەرێمی کوردستان کارە ئاسانیان بۆ بکەوت جوان لێ بگرێت. زۆر باشە کاک سەردار لە ئێستادا ئەو ڕێگایانە چین کە زۆرێک لە گەنجان دەگەنە ئەوروپاواتە تەنها ڕێگەی ئاوی هەیە ئەو ڕێگایی کە پێی دەوترێ مەرگ ئێمە ڕەوایەتی نادەین بۆی کە گەنجان بڕۆن بەڵام ئەگەر ڕێگایەک باشتر بێت کە نەمرن ڕێگای دیکە هەیە کە ئەو گەنجانە ڕوو لە ئەوروپا بکەن. بەڵێ باوەڕکە ینی ڕێگا ئەگەر تۆ لە گەیشتە تورکیای ڕێگای نەهامەتی و ڕێگای مەترسی ژیانت دەست پێ دەکات بۆیە ئەو ڕێگایانی کە گەنجان دەیگرنە بەر هەمووی مەترسیدارە ینی هەمووی مەترسیدارە لە باخیرە بگرێت لە شاعینە بگرە یامە زۆر کەسمان لە شاعینەدا خنکاوە ینی زۆر کەسمان هەیە لە دەریای ئیجەدا خنکاوە زۆر کەسمان هەیە ینی ڕێگای سەلامەت نییە بۆ گەیشتنت بە ئەوروپای ڕێگای سەلامەت نییە دەبێ ینی پشتیوان بڵێ بەخوای ڕوو دەکێ ینی دەڕۆی بۆیە بەڕاستی ڕێگای سەلامەت نییە ئەو ڕێگایی کە تۆ دەیگریە بەر. زۆر باشە کاک سەردار کەواتە ئێستا هیچ ئامارێک لە بەردەستا هەیە لەوەی کە ڕێژەی پەنابردنی کورد یا کۆچکردنی گەنجان لە هەرێمی کوردستانەوە کۆچی گەنجانی کورد چۆنەوە هیچ ئامارێکتان هەیە لەسەر بێسەر و شوێنەکان لەسەر ئەوانەی کە لە ڕێگەی کۆچدا گیانیان لەدەستداوە ئامارێکی فەرمی نیمچە فەرمی هەیە؟ بەڵێ دیارە وەکو ڕێژەی کۆچکردن یان ئامارێکی کۆچکردن بەڕاستی ئێستا بەردەست نییە لەبەرەوەی کۆچکردن بەردەوامە ئەوە یاکە دووەمینیشیان بۆ ئەوانەی کە بێسەر و شوێنن بەڕاستی ئاماریان ینی مەجموعەیە خەڵکمان هەیە بێسەر و شوێنە ئامارەکەی دقیق نییە بەڕاستی و ینی ئەوانەیە ینی ئێمە ئێستا بە حەقەت ئاماری دقیقمان لا نییە کاک بیلال. زۆر باشە کاک سەردار سەبارەت بە قاچاقچێتی لە هەرێمی کوردستاندا لایەنی ئەمنی هەرێمی کوردستان تا چەند کاری لەسەرەوە کردووە کە ئەو قاچاقچیان دەستگیر بکرێت دەبینی زۆر جار بە ئاشکرا ئەم کارە دەکەن ئەم قاچاقچیانە بە ئاشکرا ئەم گەنجانە دەبەنە تورکیا وڵاتانی ئەوروپا. بەڵێ وەڵی کاک بیلال ببوورە یان هیچ زانیاری و معلوماتێکم نییە لەسەرەوەی داوای لێبوردن دەکەم نازانم وەڵا. زۆر باشە ڕۆڵی ڕێکخراوەکانی تایبەت بە مافی پەنابەران و بابەتانە ئایا تا چەندە ڕۆڵیان هەیە لەوەی کە لە هەرێمی کوردستان بتوان کار بۆ بکەن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی مامەڵەکردنەوە قسە لە ڕاستە و خۆ بەرکەوتنیان لەگەڵ و خەڵکانەیە هەبێت کە دەیانەوێت کۆچ بکەن لەوەی کە قەنەعەتیان پێ بکەن لە هەرێمی کوردستانە دانیشن و لێرە باشترە لەوەی کە ژیانی خۆیان بخەنە مەترسیەوە گیانی خۆیان بخەنە مەترسیەوە ڕۆڵیان چیە هەم لەگەڵ گەنجانی کۆچ کردوودا و هەم لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆی کە بە پرۆژە بێ وایە بەر شتێک هەبێ کۆتایی یا هیچ نەبێ ڕێژەی کۆچی گەنجان کەم بکرێنەوە. بەڵێ لە 26 دوانزەی 2012 ئێمە پرۆژە یاسایەکمان وەکو کۆمەڵەی پەنابەرگەڕاوەکانی ئەوروپا لە هەرێمی کوردستان پرۆژە یاسایەکمان دا بە پەرلەمانی کوردستان لەگەڵ فراکسیۆنەکان دانیشتین و هەمانگێکی باشمان هەبوو لەگەڵ یەکتری بۆی بتوانین ئەو پرۆژە یاسایە کە خۆی دەبینێتەوە لە چەند خاڵی گرنگ بۆ ئەوەی بتوانین ئەو خەڵکانەی کە لە ئەوروپا دەگەڕێنەوە لە هەرێمی کوردستان سودمەند بن وەکو کۆچ و کۆچبەرانی هەرێمی کوردستان کە کۆچ و کۆچبەران لە ڕووی مادیەوە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی بۆ تەرخان کردبوون و جێگیری کردبوو لەناو بودجەی خۆیدا بۆیە ئێمە پرۆژەیەکمان تەرخان ینی پرۆژەیەکمان دروست کرد و دامانە پەرلەمانی هەرێمی کوردستان بۆی ئەم پرۆژە لەم پرۆژە یاسایەدا ئەو خەڵکانی کە لە دەرەوەی وڵات دەگەڕێنەوە هەرێمی کوردستان بتوانێت حکوومەتی هەرێم لە ڕووی مادیەوە بێ مەبلەغێک پارەی بۆ دانێ و لە ڕووی گەڕانەوەی وەزیفەوە کە پێشتر ئەو کەسا پێشتر وەزیفەی هەبوو بیگەڕێنەوە سەر شوێنەکەی خۆی سێهەمینیشیان و ئەو خەڵکانەی کە دەگەڕێنەوە هەرێمی کوردستان لە ڕووی دەرونیەوە بەڕاستی دەڕوخێ بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکیان لێ بداتەوە بۆی بتوانێ لە ڕووی دەرونیەوە
هەر بەلانی کەمەوە هاوکاریی مادیان بکاتەوە و زۆر دەمەوێت لێرەوە زۆر سپاسی کاک دکتۆر ڕێکەوت بکەم کە ئەو کاتی وەزیری تەندروستی بوو کاک دکتۆر دارا کە وەزیری پلاندانانە ئەو کاتی ئێمە زۆر سەردارمان دەکردن بۆ ئەوەی بتوانین لە ڕێگەی ئەوانەوە ئەو خەڵکانێک کە گەڕاونەوە تووشی نەخۆشی دەرونی بوون بتوانن بەڕاستی هاوکاریان بکرێت لە ڕێ حکوومەتەوە ئەم پرۆژه یاسایە کاراسانێکی زۆر باشی دەکرد بۆی بتوانن گەنجەکانمان زیاتر دەرفەتی گەڕانەوەیان هەبێ بۆ هەرێمی کوردستان ئەگەر بەهات بە حکوومەتی هەرێم لە ڕووی مادیەوە هاوکاریی کردبانەیە بەڵام ئەوەمان بۆ نەکرا پرۆژەکەمان هەر لە پەرلەمانە تا ئێستا هیچ ئیشێکی لەسەر نەکراوە ئەوە یعنی بۆی بتوانین لە پرۆژە یاسایەوە سودمەند بێ ئەو گەنجانەی کە دەگەڕێنەوە ڕۆڵی ڕێکخراوەکانی تایبەت بە مافی پەنابەران چییە لەوەی کە ئەو گەنجانی کە لە وڵاتی ئەوروپا نایانەوێ بگەڕێنەوە بەڵام میقامەیان وەرنەگرتووە لە کەمپەکانن لەملان لەولان حکوومەت هەرێمی کوردستان لە هەندێک شوێنە دەیانەوێت بە زۆر ینی تەنسیق بکە لەگەڵ وڵاتیا و بە زۆر بیان گەڕێنێتەوە لەم جۆرە مامەڵانەدا ئێوە هەڵوێستان چی دەبێ وەکو بەگشتی ڕێکخراوەکانی تایبەت بە مافی پەنابەران بەڵێ کاک بیلال دیارە ئەم تەنسیق و ئیتیفاقانەی کە دەگەڕێتەوە دەیانەوێ گەنجانی ئێمە یان لە وڵاتاندا بیان گەڕێنەوە هەرێمی کوردستان بە تایبەت عێراق ئەم ئیتیفاقە عێراق کردوێتی یعنی عێراق کردوێتی بۆ ئەوەی بتوانن ئەو خەڵک وڵاتانن مافی پەنابەریانیان لە کەمپەکاندا ئێستا دەست بەسەرن بۆ ئەوەی بتوانن بگەڕێنەوە بۆ ئەوەی بتوانن بیان گەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و عێراق بە حقات لە وڵاتاندا ئەگەر مەگە کابراک یعنی کەسێک گەنجێک تاوانێکی گەورەی کردبێ بە زۆر بینێرنەوە بەڵام خەڵکێکی یەکجار زۆر بە پۆلیس و بە فڕۆکەی تایبەت و فڕۆکەی جەنگی یعنی نردوانێتەوە بۆ بەغدا و لێودایان بەزاندوە بە پەلبەسراوی بۆیە ئەمە ئیتیفاقێک کراوە ئەمە وەکو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەڕاستی هیچ هەڵوێستیان نەبوو بەرامبەریان زۆر باشە کاک سەردار دواپەیامت چییە بۆ گەنجانەی کە نیەتی وایان هەیە ڕوو لە ئەوروپا بکەن دەزانم کە دۆخی پەنابەرانی ئەوێش دەزانی کە چۆنە واتە زۆر گرنگە کە گەنجان هۆشیارێکی وایان هەبێت ئەو وێنە و خەیاڵی کە لە مێشکیان هەیە سەبارەت بە ئەوروپا ئەوە نییە و زۆر جار کە بچنەوێ پەشیمانی لە دواوەیە تۆ پەیامت چیە لەو بارەیەوە بەڵێ من پەیامم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو جەر بۆ گەنجەکانمانە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە دەرفەتی کار بڕەخسێنێ و وەزی ئابووری گەنجەکانمان باش بکات و بتوانێ بێتە سەر ڕێچکەی ئەوەی کە لە مەودووە بزانێ هەز بە بەرپرسیارەتی گەنجەکانمان بکە کە گەنج سەرمایی وڵاتە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان مولزم بێ بەوەی بتوانێ هاوکاری تەواوی گەنجەکانمان بکە بۆ ئەوەی گەنجەکانمان کۆچ نەکەن من بڵێم چی ینی بە گەنجەکانمان کە ینی هاوکاری مادی نەکرێ کەدا نەمەزرێ کە ئاوری لێ نەدرێتەوە لێران حکوومەتەوە یعنی چ ئومێدێکی ینی چی پێ بڵێم بەو گەنجەی کە من هەر قسێک کەم ئێستا بڵێم گەنج بە گەنجەکان بڵێم ڕوو لە دەرەوەی وڵات مەکەن ینی بۆ بەڕاستی ینی هیچ شتێک مانایەکی ناگەێنێ بۆ ئەو لەبەر ئەوەی پێویستە حکوومەت ئاوڕ لە گەنجەکانمان بداتەوە دەرفەتی کار و ئەم پرۆژه یاسایە و بودجەی کە ئێستا ئازری کردووە و بەرنامەی هەیە خاتە بەرنامەی کاری پەرلەمانەوە تکایەکی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بتوانێت لەم پرۆژه یاسایی کە تەرخانی دەکاویان ئەم پرۆژه یاسایی دەنێرێتە پەرلەمان و بڕگەیەکی بۆ زیاد بکە بۆ ئەوەی بتوانین گەنجەکانی ئێمە لی سوودمەند بن لەو بودجەی کە ئێستا خۆشبەختانە لە عێراق پەسەند کراوە و بتوانین ئابووری و ئیستیقرار و خۆشگوزەرانی بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ ئەو گەنجانەی ئێمە کە بێئومێد نەبن بێئومێد نەبن لە حکومڕانی و بەرپرسانی ئەم وڵاتەی ئێمە کە ئێمە خوێنێکی یەکجار زۆرمان ڕشتووە بۆی بتوانین وڵاتەکەمان بنیاد بنێ خۆشبەختانە هەموو کەس وڵاتی خۆی خۆش دەوێ هەموو کەس ینی دڵی بە وڵاتی خۆی خۆشە بەڵام دەکەوێتەوە سەر ئەو بەرپرسە بەڕێزانەی کە ئێستا حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن بتوانن دەورێکی باڵان هەبێ بۆی ئەو گەنجانەمان کۆچ نەکەن من هیچ شتێکم نییە بۆەوەی بڵێم گەنجەکان کۆچ مەکەن هیچ شتێکم نییە بۆەوەی بتوانم بڵێم گەنجەکانی ئێمە وەرنەوە بۆ وڵات لەبەرەوەی کاتێک کە من داوا دەکەم و گەنجانە بێنەوە دەبێت دەرفەتێک هەبێ دەبێت ڕێنمایەک هەبێ دەبێت شتێکە بێ کە ئەو گەنجانە ڕووناکایەکیان هەبێ بۆیە ئەگەر لێرەکانش
دەرفەتیان هەبێت و حکومت ئاوڕیان لێ بداتەوە ئەوانش بەڕاستی ڕووناکایچیانە بێ وڵات جێ ناهێڵن دڵیان بە وڵاتی خۆیان خۆشە ئەوانش خەڵکی ئەو کوردستانن ئەوانش خەڵکی ئێرن ئەوانە جیلێکی تازن بەڕاستی پێویستە حکومت ئەوە لەبیر نەکە ئەم جیلەی ئێستا بڕوە بە 20 ساڵی کەش بە 30 ساڵی کەش تۆ جیلێکی ئاوا گەنج و باش و چاک و زیرەک و بەتوانێت دەست ناکەوێتەوە کە هەمووی خیبرە و بەتوانایی هەیە لە هەموو لە زۆر پرۆسەدا بەڕاستی یعنی بۆیە تەکنۆلۆژیا و شت هاتۆتە وڵاتەکەمان گەنجەکانی ئێمە معلومات و شارەزایەکی یەکجار زۆریان پیدا کردووە بۆیە سودبینین لە گەنجەکانی ئێمە بەرپرسیارەتی یەکەم لە ئەستۆی حکومەت هێرمی کوردستانە ئاوریان لێ بداتەوە ئەو بەڕێزانەی حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن ئەوانیش گەنجن با دڵیان بە گەنجی خۆیان خۆش بێ با دڵیان بە وڵاتەکان خۆش بێ بۆی بتوان ئەو گەنجانە جارێکیکە بگەڕێنەوە وڵات نەکو کۆچ بکەن بۆ دەرەوەی وڵات بۆیە زۆر سوپاسان دەکەم بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە هیوادارم گەنجەکانی ئێمە کۆچ نەکەن بتوان لە وڵاتی خۆیاندا بمێنەوە حکومەتی هەرێمی کوردستانیش لەو بودجەیەدا کە دەینێرێتە پەرلەمان بڕگەیەک زیاد بکات تایبەتی بکات بە گەنج بۆی بتوانێت گەنج لێی سودمەند بێت و هیوادارم بە زووترین کات قەرزی بچێت زۆر سپاس دەکەین سپاس بۆ بەڕێز سەردار عەبدوڵڵاه جێگیری کۆمەڵەی پەنابەران کە لە ڕانیەوە میوانمان بوویت بەڵازان دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئەتەوێت باجلێکی کوردی کەشخە و جوانەوە دەرکەویت و بەهارەکەت زیاتر ڕازاوە بکەیت ئەوە سەردانی قوماش فرۆشی عیسا هەورامی بکە بە بۆنەی نزیکبوونەوەی وەرزی بەهار قوماش فرۆشی عیسا مۆدێلی نوێی قوماشی هێناوەتە بازاڕەوە بە کوالێتی بەرز و ڕنگ و مۆدێلی ناوازە و هەرزانترین نرخەوە ئەم بەهارە گەرەتەوێ باجلێکی جوانی کوردەواریەوە دەرکەویت ئەوە قوماش فرۆشی عیسا لە بیر نەکەیت ناونیشان سلێمانی کانیاسکان نێوان مزگەوتی گەورە و قوتابخانەی گۆیژە قەڵای دمدم تەلاری شێخ موستەفا بازاڕی زێوەری نوێ دوکانی ژمارە 8 ژمارە تەلەفۆن 1970 105 71 37 1951 111 90 73 قوماش فرۆشی عیسا هەورامی کۆمپانیای ئاکۆکەریم کۆمپانیای ئاکۆکەریم جوانترین دەرگا و پەنجەرەی ئەلمینیۆمی ئازر و سیستم بە قەبارەی جیاواز و شوشەی دەبڵجام بە شێوازی سادە و نەخشدابین دەکات هەروەها جۆرەها ڕەنگی شوشە بە باشترین کوالیتی بۆ ئەوەی ماڵێکی ئارامت هەبێت و بە دوور بیت لە ژاوەژاوی دەرەوە بۆ ئەوەی دەرگا و پەنجەرەی ماڵەکەت بۆ ماوەی دەیان ساڵ وەک خۆی بمێنێتەوە و ژەنگ و داخوران و کاڵبوونەوە ڕوونەدات کۆمپانیای ئاکۆکەریم باشترین دەرگا و پەنجەرەتان بۆ دابین دەکات بە باشترین کوالیتی و نوێترین دیزاینی سەردەمیانە ناونیشان هەولێر شەقامی کۆیە کەس نەزان بەرامبەر شوقەکانی پلاس لایف خواردبانکی حەمرین 0 411 71 11 0 411 71 11 خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێیەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمیان بە دنیایەوە میە وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشدارەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە هیچ جبسێکی تران نەخواردووە ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە
کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە سەداسەد حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ڕازان زانیاریەکمان هەیە کە باز لە ڕێگریکردن لە قەڵەوی دەکات پێکۆبینەری و زانیاریە دەبین. قەڵەوی هۆکارێکە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی وەک شەکرەی جۆری 2، نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێن و چەندین جۆری شێرپەنجە. قەڵەوی بە ڕێوشوێنی جیاواز پێوانە دەکرێت وەکو هێمای بارستایی لەش یاخود پێوانی کەمەر و بوونی ورگ. بۆ خۆپاراستن لە قەڵەوی و نەهێشتنی ورگ پێویستە ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەین. یەکەم، خەوی شەو لە کاتژمێر 12 شەو درەنگتر نەبێت و گەورەکان 8 کاتژمێر خەویان پێویستە و منداڵیش 9 بۆ 10 کاتژمێر. دووەم، خواردنەوەی 2 بۆ 3 پەرداخ ئاو بەیانیان کاتی هەستان لە خەو و بەردەوام ئاو خواردنەوە پێش و پاش خواردنی ژەمەکان و تا کاتی نووستن پێویستە ڕۆژانە 12 بۆ 15 پەرداخ ئاو بخورێتەوە. سێم، باشترە تەنیا 2 ژەمی سەرەکی بخورێت، ژەمێک لە کاتژمێر 6 بۆ 8 بەیانی و نانی تیری یاخود جۆ لەگەڵ ماست و هێلکە و گوێز. ژەمی دووەم کاتژمێر 6 بۆ 7 ئێوارە با زیاتر زەڵاتە بێت و شلەمەنی و شۆربا و مریشک یاخود گۆشت یان ماسی و کەمێک برنج یان هەر خواردنێکی دیکە بێت بەڵام باشترە لە ژەمی ئێوارەدا نان و سەمون نەخورێت. چوارەم، لە نێوان دوو ژەمەکەدا دەتوانرێت میوە و چەرەس و چای سەوز و ئاو و لیمە و شەربەتی لیمە و زەنجەفیل و چای ڕەش و قاوە بەڵام بەبێ شەکر بخورێت. هەروەها هیچ جۆرە شیرینیەک و ئیشی هەویر، کولیچە و بسکیت و کێک و جبس و شەربەت تەنانەت فرێشیش بێت خواردنەوە گازیەکان نەخورێت. پێنجەم، پێویستە بەیانیان 30 بۆ 60 خولەک وەرزش بکرێت بە تایبەت ڕۆشتنی خێراییان ڕاکردن لەسەر ئامێری وەرزشکردن و ئێواران پێش یان دوای ژەمە خۆراکەکە ڕۆشتنیان ڕاکردن بۆ ماوەی 30 بۆ 60 خولەک دووبارە بکرێتەوە. شەشەم، شەوان لە دوای کاتژمێر 8 شەو جگە لە ئاو هیچ شتێک نەخورێت باشترە. پابەندبوون بەم ڕێنمایانە بە بەردەوامی ئەوە دەبیتە خاوەنی لەشێکی ڕێک و تەندروست. بەڵازیزان لە ڕووماڵی پەیامنێرانمان یان لە بڕگەی لەگەڵ پەیامنێرانمان بەردەوام دەبین دەچینە هەولێر لای پەیامنێرمان ئیدریس محەممەد. ئیدریس سڵاوی خوا لەبێت و ئەم کاتت باش. گرنگترین زانیاریەکان لە شاری هەولێر یا لە پارێزگای هەولێر چین و ئەو شوێنەی ئێستا تۆ لێی وەستاوی قەرەباڵقیەک و گرتبوونەوەیەکە ئەگەر بکرێ زانیاری زیاترمان بدەیتێ. بەڵازیزان دیارە
لە بڕگەی لەگەڵ پامێران لە ڕێگەی پامێرانمانەوە لە شار و شارچەکانی کوردستان ئەو زانیاری و چالاکیە گرنگانەی کە پێویستەوەی هاوڵاتی ئاگادار بن و زانیاریتان لەسەری هەبێ و بە گشتی زانیاری و چالاکی گشتین بۆتان دەگوازینەوە ئەمڕۆ لە هەولێرەوە دەست پێ دەکەین گردبوونەوەیەکی هاوڵاتیان هەیە کە ئیدریس لەوەیە دەمەوێت هاوکارانم پەیوەندیەکەمان بۆ بسازیانن لەگەڵ ئیدریسا بۆی کە زانیاری زیاتر لە زاری ئیدریسەوە بگوازینەوە لەسەرم گردبوونەوەیە دەچمەوە هەولێر لای پەیامنێرمان ئیدریس محەممەد ئیدریس سڵاوی خوا لێ بێت وەم کاتت باش فەرموو بابزانم گرنگترین زانیاریەکانی شاری هەولێر چین و ئەو گردبوونەوەی کە ئێستا تۆ تێیدا وەستاوی چیەوە خەڵکە بۆچی گرد بووەتەوە سڵای گەورە لە بێ کاک جەلال بەڵێ سڵای گەورە لە بینێرانیش بەشێک لە هاوڵاتیانی گەڕەکەەکانی شاری هەولێر گەڕەشی هەواری شار لە شاری هەولێر هاتوونەتە ئێرە گردنەوەیشی ناڕزایەتیان ئەنجامداوە بەهۆی نەبوونی کارەبا بەهۆی ئەوەی کە تەزوی کارەبایان پێ نادرێت لە ماوەی ڕابردوشدا چەند جارێک گردنەوەیان ئەنجامداوە بەڵام تاوەکو ئێستا نەیانتوانیوە ئەو کێشەیان بۆ چارەسەر بکرێت ئەمڕۆ لە بەردەم ئەنجومەنی پارێزگای هەولێر ئەلێرە گرنوێشی ناڕزایەتیان ئەنجامداوە بۆ ئەوەی زیاتر ئەو بەدەم کێشەکەیانەوە بێنەوە لەلایەنە پەیوەندیدارەکانەوە تەزوی کارەبایان بەتایبەت بۆ بگوازرێتەوەکەوە وەکو خۆیان دەڵێن ئەوان 350 ماڵێکن لە شوێنێکدا هەر چوار دەوریان کارەبای هەیە واتە کۆڵانێکە لە 350 ماڵ پێکدەن و هەموو کۆڵانەکانی دەوروبەریان کارەبای هەیە بەڵام ئەوەی کە دەمێنێتەوە تەنها لانی پەیوەندیدارە وەزارەتی کارەبا و ئەنجومەنی پارێزگاری هەولێر کەوا ڕەزامەندی بدەن لەسەرەوەی ئەو تەزوو کارەبایە بۆیان تەحویل بکرێت بەڵام من ئێستا دەمەوێت بچمە لای یەکێک لە هاوڵاتیانەیەکەوە خەڵکی گەڕشی هەواریش چارەسەر دەکرێت. بەڵێ بەخێر بن سەر چاوان قوربان ئێمە وەکو گەڕێکی هەواری شار لە ڕێگای کەس نەزان خانوەکانمان هەمووی 200 مەتریە تاپۆیە پارەی ڕوسومات دەدەین لە شارەوانی کارەبامان نییە تۆڕی کارەبا بەستراوە لە ناو پرۆژەکەدا کە پرۆژەیەکی حکومیە خانوەکان هەرکە سووی خۆیتی تاپۆی بەناوی خۆیتی خەتی نەهاتووە بۆیە داوای لە پارێزگاکەوە بەهانای ئەو خەڵکەدا بێت لەبەرەوەی کارەبای کە نەبێت تۆزێک زەحمەتە ئەمپێری 22,000 دینار ئێمە دەدەین بە خاوەن مۆلیدا هەر کەس و ماڵ و 10 ئەمپێر 12 ئەمپێری دەنگی ئیدریس بە باشی ناگاتە لای ئێمەەوەی کاک جەلال زانیاری ڕۆژ بێ گرنگ بێت ئەو هاتنی و گازە ژەهراویە لارێ دەگاتە لێم کوردستان وێرە ئەوەی کە دیارە بڕیار ئەمڕۆ بگات بەڵام زۆرێک لە پزیشکان دەڵێن زۆر مەترسیی وای نییە بەڵام گرنگە کە خۆپارێزی بکەین بزانین دواتر هەوار وەرەگرین لە کەلار و لە گەرمیان بزانین لەوێ هیچ زانیارێکی هەیە کە ئایا ئەو گازە ژەهراویە دەگاتە ئەوێ بەڵازان دەچینە لای تەوری دوی بەرنامەکەمان کە قسەکردنە لەسەر شعر و هۆنراوە کوردیەکان بەڵام دەگەڕێمەوە لای پامێرمان ئیدریس زانین زانیاریەکان چی نگەر بۆمان بگوازێتەوە زانێکەوە لە هاوڵاتیانی گەڕشی هەواری شار لە شاری هەولێر هەیان بوو کەوا بەتایبەت لەسەر نەبوونی کارەبای پێویست کەوا ئەوەی وەک خۆیان باسی دەکەن ئەو کارەبایەکە هەیە تەنها لە ڕێگەی مۆلیدە ئەهلیەکانەوە دەستیان دەکەوێت کە ئەمەشان ئەرکێشی زۆری خستونەتە سەر بۆ هەر مانجێک نزیک بە 350 بۆ 400,000 دینارێک دەبێتە کرێ ئەو مۆلیدە ئەهلیانێکەوە دەبێت بیدەن لە شوێنی خۆیانکەوە خانووی خۆیانە وەکو کرێچێک مامەڵە لەگەڵ بابەتەکان دەکەن بەڵێ جەلال زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئیدریس محەممەد کە لە هەولێرەوە لەگەڵمانە بوون بەڵازیزان دەچینە پارێزگای هەڵەبجە لای پەیامنێرمان سامان فەتاح سامان سڵاوی خوا لەبێت وەم کاتت باش فەرموو گرنگترین زانیاریەکانمان بۆ بگوازەرەوە سڵاو لە بینەرانی پامێت بۆ 3 ساڵە ڕێکخراوی هەڵوێست چوارم راپۆرتی خۆی لەبارەی چاودێری و بەدواداچوونەکانی لەبارەی بەڕێوەبەرایەتی و فەرمانکە گشتەکانی سنووری پارێزگای هەڵەبجەوە دەخاتە ڕوو برارە پاشکەمێکی تر لە مەراسیمێکدا تاوتی و گفتوگۆی ئەو بابەتانە بکرێت کە ڕێکخراوەکە لە دووتوی کتێبێکدا خستوێتی ڕووە کێشە و گرفتەکانی و
بەشێکی لا بە دەردانی خەرجی بەڕێوەبەرایەتە گشتەکان دەخاتە ڕوو. من ئێستا لەگەڵ مامۆستا جەوەل لە ڕێکخراوی هەڵوێست قسەکەم. مامۆستا هەڵوێست چ شتێکی تایە جیاواز لە ساڵانی ڕابردوو بە دوواداچوون و چاودێریکردنەکانتان؟ بەڵێ ئێمە لە ڕێکخراوی هەڵوێست بۆ ماوەی 3 ساڵە باوکاری ڕێکخراوی نێتی ئەمریکی چاودێری فەرمانگە حکوومەکان ئەکەین وەکو پرۆژەیەک. ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ بڵاوکردنەوەی راپۆرتی چوارم لە پرۆژەی هەڵسەنگاندنەوە بە دوواداچوونی کار و پرۆژەکانی دیوانی پارێزگا و بەڕێوەبەرایەتی گشتەکانی تەندروستی پەروەردە شارەوانیەکان و سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە. ئەمڕۆ ئێمە لەم راپۆرتی کە بڵاوەکەینەوە کۆمەڵێک سەرنج و تێبینیمان خستۆتە ڕوو. هەندێک سەرنجەکان تایبەتە بە فەرامۆشکردنی پارێزگای هەڵەبجە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە، وەک ئێمە هەندێک ئامار و داتامان بڵاو کردوێتەوە لەم ڕووەوە کاویش بۆ نمونە ئەگەر ئێمە تەنها باس لە سەردانکردنەکانی سەرۆکی حکوومەت و جێگرەکانی سەرۆکی حکوومەت لە ماوەی ساڵی 2020 بۆ پارێزگاکان بکەین کە چەند مەسەلەن تقریبان 4 جار سەردانی پارێزگای دووەکی کردووە، 3 جار سەردانی پارێزگای هەولێری کردووە، 3 جار سەردانی پارێزگای سلێمانی کردووە، بەڵام هیچ جارێک تاکو ئێستا سەردانی پارێزگای هەڵەبجان نەکردووە بەمبەستی دانانی بەردی بەداغی پرۆژەوە کۆمەڵێک پرۆژەی استراتیژی. ئەمە خۆی بۆ خۆی فرامۆشکردنی پارێزگای هەڵەبجەیە و ئێمە کۆمەڵێک خاڵیتر لەم ڕوانگەوە لە دووتوی راپۆرتەکە بڵاومان کردوێتەوە. هەندێک سەرنج و تێبینی ترکە تایبەتە بە خودی ناوخۆی پارێزگاکە ئێمە ئاماژەمان پێداوە. بۆ نمونە لە خاڵە سنووریەکانەوە کۆمەڵێک خۆراک هاورد دەکراوە و ڕێژەی نەشیاوی ئەو خۆراکانە لە خاڵە سنووریەکانەوە یاخود بە هەدەردانی پارە لە خاڵە سنووریەکانی پارێزگای هەڵەبجە ئەمانە کۆمەڵێک خاڵ ئاماژەمان پێکردووە، یاخود هەندێک سەرپێچی کە بەداخەوە خودی بەرپرسان ڕێخۆشکردن یاخود هیچ لێپێکی نۆناگریا خۆیان ڕێخۆشکردن بۆ ئەوەی سەرپێچی بکە. ئێمە لە راپۆرتەکە ئاماژەمان پێیاوە. ئەگەر بۆ نمونە مامۆستا جەوەرکردی تەندروستی وەربگرین لە سنووری پارێزگای هەڵەبجە چ سەرنج و پێشنیارێکتان خستۆتە ڕوو چ کەم و کورتێک لە کەرتی تەندروستیە بووە؟ بەڵێ یەکێک لەو خاڵانەی کە لە کەرتی تەندروستیا جێگەی سەرنج و تێڕامانە ئێمە بەراوردێکی ئامارەکانمان کردووە ساڵی پێش کۆرۆناوە ساڵی دوای با بڵێن ساڵی کۆرۆنا و ئەو خەرجیانەی کە بۆ ئەو کەرتە دابین کراوە یعنی ڕێژەیەکی بەرچاو هەیە. یعنی ساڵی پێش کۆرۆنا خەرجی زۆر زیاتر بووە کە ئەبوو لە سەردەمی کۆرۆنا خەرجی زیاتر بێ، بەڵام پێچەوانەیە. یعنی ئەتوانم بڵێم لە ئەو ساڵی کە کۆرۆنا و کەرەنتینە و قەدەغی هاتوچۆ بووە خەرجی کەمترە. ئێمە کۆمەڵێک داتا و ئامار خستومانتە ڕووە لە دووتوی راپۆرتەکە هەیە و ئێستشکە لە مەراسیمەکە ئەخێنە ڕوو ڕایگشتی. ساڵانەیەوە سوودان لەم راپۆرت و بە دوواداچوونانە وەرگرتووە ئاراسیلانی پەیوەندیدارتان کردووە؟ بەڵێ ئێمە دوای ئامادەکردنی راپۆرتەکە ئاراسی لایەنە معنیەکانی ئەەکەین لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکان و هەروەها پەرلەمانی کوردستان لەسەر جەملیژنە جیاوازەکان و ئەو فەرمانکانیش کە لە خودی باڵی سنووری پارێزگای هەڵەبجە هەیە وەکو دیوانی پارێزگا و بەڕێوەبەرایەتی گشتەکان و تەواوی فەرمانکانی سنووری پارێزگای هەڵەبجە. بەڵێ دیارە لە دووتوی کتێبەکە کە راپۆرتی ژمارە جۆی ڕێکخراوی هەڵوێستە کۆمەڵێک داتا و ئاماری جیاوازی زۆر گەورەی تێدایە دەربارەی هەم بەڕێوەی پێشچوونی پارێزگای هەڵەبجە لە ڕووی ئاوادانکردنەوە و دەستی خزمەتگوزاری بۆ پارێزگای هەڵەبجە لەلایەن حکوومەتەوە. زۆر سپاس بۆ پامێرمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمانەوەی. بەڵازان دەچینە قەزای کەلا بزانین دوایین زانیاریەکانی دەڤەری گەرمیان چین. هاوار محەممەد وەردەگرین. هاوار سڵاوی خوارد لێبێت دوایین زانیاری و چالاکیەکان چین لەو دەڤەرەدا. سڵاوی خۆی گەورە لە ئێوە لە بینەرانی کەناڵی پێمیش بێت. من ئێستا لە بەردەم ئیداری گەرمیانم لێرە ڕێکخراوی ژینگە دۆستانی گەرمیان وا بڕیارەکەمێکی تر راپۆرتێک لەسەر ڕاگەیاندنی وشکە ساڵی بدات بە سەرپەرشتیاری ئیداری گەرمیان. دیارەم راپۆرتە باس لەوە دەکات باس لە مەترسیەکانی وشکە ساڵی لەسەر ژینگەی گەرمیان دەکات و هەروەها باس لە ڕێکارەکان و ئامادەکاریەکان بۆ کەمکردنەوەی زیانەکانی وشکە ساڵی لەسەر ژینگەی گەرمیان. دیارە ئەم وشکە ساڵی کە ئەمساڵ بەڕێوەیە بەرەو دەڤەری گەرمیان و گەرمیان تا ئێستا هیچ ئامادەکاریی بۆ نەکردووە هیچ ڕێکارێکی پێویستی نەکردو دەبەر بۆ کەمکردنەوەی زیانەکان بەپێی وتەی شارەزایانی بوارەکان و شارەزایانی سەرچاوەکانی و ئەم وشکە ساڵی کە ئەم ساڵ لە گەرمیان ڕوودەدات و پێشبینی کراوە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا ئەم وشکە ساڵی وەکو ئێستا نەبووە و بەپێی ئامار و داتاکان ئەو ڕێژە بارانی کە ئەم ساڵ لە گەرمیان باریوە پێی ئامارەکان لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا هیچ ساڵێک بەقەت ئەم ساڵ بارانی کەمی تێدا نەباریوە. وەک ئاشکرایە دەڤەری
گەرمیان ناوچەیەکی وشکی تا ڕادەیەک بێبارانیە ساڵانە مەترسی بێبارانی لەسرە و بۆیە لەبەر ئەم هۆکارانە ساڵانە پێویستی بە نزیکەی 250 بۆ 300 ملیم باران دەبێت بەڵام ئەم ساڵ تەنیا 130 ملیم باران باری وەک ئەمەش مەترسیەکانی وشکە ساڵی زیاتر کردووە و هەروەها لە دەڤەری گەرمیان کە بەشێکی زۆری با بڵێن سەرچاوی داهاتی هەوڵەتیان سەر کشت و کاڵەوە زیانمەندی یەکەم لەم وشکە ساڵیە جوتیارانن کە لە ئێستادا بەشێکی زۆریان نزیکەی با بڵێن لە 1975 بەرهەمی دانەوێڵە و گەنم و جۆ لە ئیدارەی گەرمیان مەترسی وشکبوونی لەسەرەوە مەترسی بێبەرهەمبوونی لەسرە دیارامێ ئاماژە بۆ بکەم لە دەڤەری گەرمیان ساڵانە نزیکەی 280 بۆ 300,000 دۆنم زەوی بە گەنم دادەچێنرێت و هەروەها نزیکەی 55 بۆ 60,000 دۆنم زەوی بە جۆ دادەچێنرێت و بەرهەمی ئەم زەویانە ساڵانە نزیکەی 6,000 تەنم گەنم و نزیکەی 18 بۆ 20,000 تەن جۆ دەکات هەرچەنە لە ماوەکانی ڕابردوودا جوتیاران کێشەی وەرگرتنی دانەوێڵیان هەبوو لە حکوومەتی هەرێم بەڵام ئەم ساڵ مەترسی وشکە ساڵیشی هاتووەتە سەر و مەترسی ئەو مەسروف و ئەو زیانانیان هاتووە سەر کە تا ئێستا سەرفیان کردووە بەشێک لە جوتیاران نزیکەی بەدەیان ملیۆن دۆلاریان سەرف کردو ئێستا چاوەڕێی چینینەوەی هیچ بەرهەمێک نین و ئەمێ ئاماژە بۆ بکەم گەرمیان یەکێکە لەو ناوچانەی کە مەترسی بە بیانبانبوونی لەسرە ئەمەش با بڵێن پێشبینیەکانی زیاترجی مەترسی کردووە لەسەر ئیداری لەسەر دەڤەری گەرمیان کە ئەمساڵ وشکە ساڵێکی قورس دەبێت بۆ پێی وتەی شارەزایانی بوارەکە ئەگەر ئامادەکاری بۆ وشکە ساڵی نەکرێتوە ڕێکاری پێویست نەگیرێتە بەر بۆ کەمکردنەوەی زیانەکان با بڵێن ئاساواری ئەم وشکە ساڵیە لە 10 ساڵی داهاتووشتا کاریگەری لەسەر ژینگەی گەرمیان دەبێت و هەروەها بە پێی وتەی شارەزایان تا ئێستا زۆربەی نیشانەکان و ئاماژەکان بۆ ئەون کە وشکە ساڵی ڕوودەدات بەڵام ئیدارەی گەرمیان ویلایەتە پەیوەندیدارەکان و حکوومەتی هەرێمیش تا ئێستا هیچ ڕێکاریان نەگرتووە دەبەر ئەمەش بۆ دەگەڕێتەوە کە ئەرکێکی مادی زۆریان دەکەوێتە سەرەوە حکوومەتی هەرێم و ئیداری گەرمیان نایەوێت لە ئاست ئەو با بڵێن ئەرکە مادیە بێت با بڵێن لە قەرەبووکردنەوەی جوتیاران لە ڕێگرتنەبەری ڕێکارەکان و هەروەها ئاماژە بۆ بکەم لە ئەو مەترسیانی لەسەر ژینگەی گەرمیان هەیە ئەو تۆپەڵە گازی با بڵێن گڕکانەکانی ئەتینایە لە ئیتاڵیا کە ماوەی چەند ڕۆژێکە لە تۆڕە کۆمەڵاتیەکان و ڕاگەیاندەکان باسی دەکەن و مەترسیێکی زۆریان لە دڵی هاوڵاتیان چاند بوو بەڵام شارەزایانی ژینکە لە دەڤەری گەرمیان باسییان لەوە دەکرد کە ئەم شەو لە دوای کاتژمێرنەوەی شەوەوە هەتا کاتژمێر دەی بەیانی ئەو تۆپەڵە گازە دەکاتە ئاسمانی گەرمیان و ئەوەیان باس کرد و ئەویان خبڕۆ کە جێگەی مەترسی نییە و کاتژمێر هەشت بە دیاریکراوی لە دوای کاتژمێر هەشتەوە بە شێوەیەکی چڕ ئاسمانی کەلاری تەنی بوو ئەو گازە بەڵام خۆشبەختانە هیچ زیانێکی نەبووە ئێستا ئاسمان لە کەلار ساماڵەوە مەترسیێکی ئەوتۆ لەسەر ژینگەی گەرمیان نەماوە بەهۆی ئەو تۆپەڵە گازەوە ئەمە زانیارەکانی دەڤەری گەرمیان بوو دەگەڕێمەوە لای ئێوە زۆر سپاس بۆ پامێرمان هاوار محەممەد لە گەرمیانەوە لەگەڵمانەوی سپاس بۆ زانیارەکان بەڵازدان و خۆشەویستان لە تەوەری دووەم و کۆتایی پامی ڕۆژ دەچینە هەولێر لای هاوکارمان ئەمرانە میر کە ناونیشانی بابەتی هەولێر شیعر و هۆنراوە کوردیەکانە بابزانین لەگەڵ میوانەکەدا باس لەم بابەتە بکەن چۆن هەڵسەنگاندن بۆ شیعر و هۆنراوە کوردیەکانی ئێستا دەکەن و میوانێکی تایبەتی هەیە کە خۆی شاعیرە بۆی بزانین زیاتر لە ئێستادا چۆن قسە لەسەر هۆنراوە شیعری کوردی دەکرێت لەبەرەوەی کە دەبینین ئێستا مۆدلێک لە هونەری کوردی هاتووە تاراوە کە بووەتە جێگەی ڕەخنەی زۆرێک لە خەڵکی لە هونەرمەندانی دیکە لەوەی کە ئەم جۆرە هونەرە نوێی کە دێتە ناو هونەری کوردیەوە هیچ پێوەست نییە بە کەلتوری جوانی کوردەواری خۆمانەوە و ئەمە باوڵێن کەلتوری بیانیە تێکەڵ دەکرێت بەمەوە ئەمە جۆرێکە لە سوکایەتیکردن تەنانەت بە دابوونەریتە کوردەواریەکانی خۆمان دەچما هەولێر لای هاوکارمان ئەمرانە میر ئەمران سڵاوی خوا لێ بێتەوەم کاتت باش سڵاو لە خۆت لە میوانەکەشت بێ فەرموو تەوەری دووەمان پێشکەش بکە کاکجلال ئاماژەی پێکرد کە لە ئێستادا جۆرە مۆدلی لە شێر هاتۆتە ئاراوە کە زۆرێک لە هاوڵاتیان هەرێمی کوردستان ڕەخنەی لێ دەگرن ئیمران سڵاوی خوا لێ بێ فەرمووە تەورەیەمان پێشکەش بکە
بەڵێ سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر و لە بەرنامەی پەیامی ڕۆژ دێمەوە خزمەت ئێوە عەزیز و خۆشەویست. ئەمڕۆ باسی شەعر و هۆنراوەی کوردی دەکەم لەگەڵ یەکێک لە شاعیر و نووسەرە زۆر دیارەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش شاعیرێکی بواری منداڵان و زۆرێک لەو پاپا و ئەو تەمسیلانەی کە ئێوە بینیوتانە تایبەت بە منداڵان شعر و هۆنراوەکانی لەلایەن مامۆستا کازم کۆیەوە نووسراوە. مامۆستا کازم زۆر خۆشحاڵین. زۆر سپاست دەکەم، خۆشحاڵم بەم دیدارە. ئێمە زۆر خۆشحاڵین کە دوای دابڕانێکە بەڕاستی زۆر سپاسان دەکەم. هیوادارین ئەم شتانە لەمە دووە نەکرد لەگەر من لەگەر هەموو شاعیر و نووسەرەکان بەردەوام بن لە دیدار و چاوپێکەوتن تاکو ئەوەندەی کە لە ژیان ماین ئەوەی لە دڵیانەبی دەرچێنن و ئەوەی بەڕێز و بینەرانی خۆشەویست و گەلی کوردستانیش بە تایبەتی پرسیارێکی لایە وەڵامەکەی ڕاستەوخۆ لە خۆی دەستکەوێتەوە ئەوەی بەمەش بکرێ ئەمە خزمەتکاری گەل و نیشتمانە خۆشەویستەکەی خۆمانی. زۆر خۆشحاڵم مامۆستا. بە شعرێکەوە دەست پێ بکەین دواتر ئینشاڵڵا دەچینە ناو کۆڵایی پرسیار و باسەکان. بە سەر چاو زۆر خۆشحاڵم. سەرەتا شعرێک پێشکەشی ئێوە و بینەرانی بەڕێز دەکەین بە ناوی تروسکە. بەڵێ ئەڵێ ئەوەرێ یاخود ئەپچڕێ گوڵ کە پەرژینی نەبوو، هەر نەمامێک لەسەر ڕێگا ڕوا هیچ ژینی نەبوو، گوڵمەلوولە گەرپەپوولە لە باخ هاوژینی نەبوو، دا ئەمێنێ هەنگ ئەمیشگەر شی لە مژینی نەبوو، بەبێ باران زەوی جەرگی پڕ لە قەڵشە و بۆی دەناڵێ، مەل ئازادی بەبیر نایێ تا داو لە قاچی نەئاڵێ، زمان شیرینی لا هیچە تا جارێ تام نەکا تاڵێ، چاو بەهێز و وریا نابێ تا قاچ نەکەوتە نێو چاڵێ، برین زوو بیر دەچێتەوە گەر خوێنی لێ نەڕژێ تاوێ، تا خوێن نەڕژێ بەدی ناکەی تروسکەی ئاگری چاوێ، لە قەفەس بیر دەکا بولبول لە چڵی داری سەر ئاوێ، لە تاریکی و لە زینداناش تۆپەرۆشی بۆ هەتاوێ. ماشاءڵڵا مامۆستا یەخوا ئەو بەڕاستی ئەو دەنگە خۆشە لەگەڵ شاعر و هاوکات ئەو خامە ڕەنگینەیەت بۆ شاعر نەمرێ ئەوسە پێم بڵێم شعرێت بۆچی نووسیوە ئەو مەبەستێت لە شعرێت. مەبەستی من ئەو شعرە لە ساڵی هەشتاکان کە نووسرایە لەسەر ناهاوسەنجەکانی ژیان، لەسەر کاروانی خەباتی ژیان و ئامانجەکان، یعنی پێت دەرێ ئەوەرێ یاخود ئەپچڕێ گوڵ کە پەرژینی نەبوو، یان ئەو گوڵە دەوەرێ یان تەبعاً لێ دەکرێتەوە کە پەرژینی نەبوو. ئەوە لایەنە با بڵێم سیاسیەکەشی یان ڕامێرەکەی وەکو دەرێن مەسەڵەن ئێستا میلەتی کورد کە ئەمە وڵاتمان نییە، سنوورمان نییە، کیانمان نییە، ئاڵامان لە نەتەوەی گرتوەکان نییە، پەرژینەکەمان نییە کە ئەو پەرژینەمان نییە دەبی ئەتوو ڕەچاوی ئەو هەڵوەرینە و پچڕانە بکەی. ڕاستە مامۆستا جەنابەت لەگەڵ نووسینی شعرا لە مێژوش باشی ئەمڕۆ پێنجی چارە، ئەمڕۆ ڕۆژی چییە؟ ئەمڕۆ مامۆستا ئەمران کە بەڕاستی کە شەو تەلەفۆنت کرد ئەمن یەکسەر گوتم کە بەیانی دەچیت ئەو دیدارە ساز دەکەین بزانم ئەو ڕۆژە ڕێککەوتە لەگەرچی. ئەمڕۆ کە پێنجی چوارە با بڵێم ڕووداوەکانی ئەوڕۆ پێنجی چواری 1925 شێخ سەعیدی پیرانی نەمر لەگەڵ 30 کەس لە هاوڕێکانی بەدیل جیران. پێنجی چاری 1927 دەستپێکردنی هەڵکۆڵینی چاڵەنەوتەکانی بابە گورگور بۆ ئەوڕۆ. لەم ڕۆژە کوردەکان لە کەرکووک ئاهەنگیان جێڕا، واتە ساڵی 1927 دەستپێکردنی ئەمڕۆ تەبعاً پێنجی چوار هەڵکەندنی چاڵەنەوتەکانی بابە گورگور لە کەرکووکی خۆشەویست. تا ئێستاش بەردەوامە. بەڵێ ئەمڕۆ پێنجی چار بەڵام ساڵی 1931 شەڕی ئاوباریک لە ناوچەی کفری لە نێوان هێزی شێخ مەحموودی نەمر و ڕژێمی ئەو کسای عێراق. ئەمڕۆ پێنجی چوار ساڵی 1970 دەستپێکردنی ڕژێمی عێراق بە دەرکردنی برا کوردە فەیلیەکان لە عێراق کە زیاتر لە 7,000 کوردی فەیلی بێسەر و شوێن کران.
هەر ئەمڕۆ 5/4 ساڵی 1991 بڕیار درا کە عێراق ناچار کرا واز لە ئازاردانی کورد بهێڵێ و لە ئەنجومەنی ئاسایش UN بڕیاری 688 دەرچوو کە حکوومەتی عێراق ناچار کرا دەست لە ئازاردانی کوردان هەڵبگرێت. باش زۆر خۆشحاڵم ئەوە ئەوڕۆ لە ئەو دیداری ئێمە لەگەر ئەو ڕووداوانە هاوکاتە. باشە مامۆستا بۆ نووسینی شعر تاسن سوودت لە مێژوو وەرگرتووە تاسن ئیسفادەت لە مێژوو کردووە. مامۆستا ئەمران شاعیر نووسەر ئەگەر هەموو سەرچاوەکان بە وردی تەماشانەکە ناتوانیشت بنووسی و ئەگەر ژینگەکەی خۆی و مێژووی میلەتەکەی و کارەساتەکان لە ناو مێشتی نەبی وەکو با بڵێم مادەکی خام کە دەڵێن ناتوانی ئەو شتانە بنووسیتن بەرجەستەکاتن. شاعیر دەبی ئاگاداری هەموو مێژووبی چی ئی وڵاتەکەی چی ئی جیهانی بەگشتی و ئاگاداری هەموو ئازار و مەینەتەکانی میلەتەکەی بیتن و بشزانی کە ئەو میلەتەی چی پێویستە ئەوەندەی بۆی کرا و لە توانای هەبێ لە خزمەتی دابێت. باشە مامۆستا بێگومان تۆ نووسینت لەسەر زۆر بوار هەیە بەڵام ئەو بوارەی کە زۆر تێیدا دەرکەوتووی بواری منداڵانە. بەڵێ ئێستا لەوانەیە دایک و باوکان بتبینن ڕێک سوودە خۆشەکانی منداڵانیان بێتەوە بەرچاوی سی بەرهەمی تایبەت بە منداڵانت هەیە پێم وابێ ئەگەر زیاتریش نەبێ حەزەکەم شعرێکی منداڵان بابەتێکی منداڵانمان پێشکەش بکەی ئەو زۆر دواتریش باسێکیوە دەکەیم بزانیم بۆچی چوین و توێژی منداڵانت هەڵبژاردووە و لە کێوە شعرت بۆ منداڵان نووسیوە. مامۆستا کازم کۆی یەکێکە لە شاعیرەکان کە چەندین شعری لە نێو منهەجی پەروەردەی تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستانی شەیە بۆی کە شعری تایبەتی بۆ منداڵان نووسیوە بۆی کە منداڵە چاوگەشەکان هەم سوودی لێ بین هەم کاتێکی خۆش ئەو هۆنراوە بۆ منداڵە چاوگەشەکانی کوردستان پێشکەش دەکەین بە ناوی دەنگ کە لە دیوانی نەوەکانی چریکەی دواڕۆژ لاپەڕە 42 هەیە. ئەو کتێبە بە سپاسەوە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم لەسەر ئەرکی خۆی چاپی کرد ئەمن سپاسیار هەمووان دەکەم بە چاپخانە و بە وەزارەتەوەش. دەنگ گوێ بگرە دەنگە دەنگە دەڵێ شایی و ئاهەنگە میاو میاو دەڵێ پشیلەم خرپنۆکە و خنجیلەم با عەبا دەڵێ مەڕم لە دێ خۆشە لەوەڕم بۆرە بۆر دەڵێ بانگام بیدۆشن شیری بەتام وەڕەوەڕ دەڵێ سەگم دوژمنی دز و گورگم زەڕەزەڕ دەڵێ کەرم هەموو کاتێ باربەرم گمەگم من کۆترم بۆ بەرزایی دەفڕم قاق بە قاق دەڵێ کەوم لە ناو شاخان دەخەوم قوق و قوو کەڵەشێرم بەیانیان بانگ ڕادێرم گارگار دەڵێ مریشکم هێلکە کەرێکی چاکم جووکە جووک من جوجەڵەم ورد و جوان و ژیکەڵەم غاک غاک دەڵێ مراویم تەیری وشکایی و ئاویم قیرە قیر دەڵێ قازم بە جوانی خۆم دەنازم ئەم دەنگانەی گوێت لێیە دڵخۆشکارن لەم دێە. ماشاءالله مامۆستا حەتخوا با لەسەر شعری منداڵان بمێنەوە حەزەکەم شعرێکی تری منداڵانم بۆ چونکە ماشاءالله شعرەکانی منداڵانت لەلایەن جگە لە دایک و باوکان لای منداڵانی زۆر زۆر خۆشەویستە و زۆر بەیان شعرەکانی توانیت لە بەرە ئەوە لەسەر جەژن بەڵێ بۆ منداڵان هەرچەندە هێشتا ڕۆژێکەمان نەگرتیە بەس باسی جەژنی دەکەین جەژن ڕەمەزانە کە جەژن دێ دڵخۆشم بەرگی تازە دەپۆشم قوربان بێ یاخود نەورۆز یا ڕەمەزانی پیرۆز لەگەڵ گشت خێزانەکەم جەژنە پیرۆزە دەکەم لە دوای دراوسێکانم دەچمە لای هاوڕێکانم بۆ دیدەنی و جەژنانە پێویستە و هەروە جوانە. ماشاءالله مامۆستا لەبەر چین و توێژی منداڵانت هەڵبژار بۆ نووسینی شعر بۆچی زۆر مامۆستا ئەمران بە یارمەتیت ئەو شعرەش بۆ دایک باش کە یەکەم قوتابخانەیە و دائیمەن سایە و ژینگە و ئامێزی گەرمی منداڵانە با ئەوەش بخوێنینەوە. دایک دایە دایکی دڵپاکم خۆشم دەوێ وەک خاکم هەموو کاتێ لە یادی ئەی مایەی خۆشی و شادی
تۆی بەهەشتی جوانی من ئەی گوڵزاری ژیانی من سینە و باوەشی نەرمت شنەی هەناسەی گەرمت دڵم گەشت دەکاتەوە هەرزوو خەو دەمباتەوە بۆیە دەبێ دایە گیان خزمەتت بکەم لە ژیان. ماشاءالله مامۆستا با بێمەوە سەر پرسیارەکەم بۆچی چین و توێژی منداڵانت هەڵبژات بۆچی زیاتر گرنگیەکانت بە تایبەت لە سەرەتاکان لەم کۆتایە بێگومان کتێبی بواری تریشت نووسیەوە بەڵام بۆچی لە سەرەتاکان زیاتر گرنگیت بە بواری منداڵاندا؟ مامۆستا ئەمران ئەمن وەکو کازم کۆی وەکو خۆم بەڵێ کە تەماشای منداڵ دەکەم جارێ دیش باسم کردیە گەل و نیشتومان و ئاڵایەکی داهاتوم لە پێش چاوە هەر حکوومەتێک هەر میلەتێک گرنگی بدا وەکو پێویست بە منداڵ ترسی داهاتوی خۆی نابێ. ئێستا ئێمە لە نەوەتویەکەوە لە ڕاپەڕین ئەگەر بمانتوانی بە وەکو پێویست گرنگیدان بە منداڵان بدەین ئێستا ئەو منداڵەی تەمەنی 30 ساڵ دەبوو بە پرۆفیسۆرێک سەرکردەک پزیشکەک تا دوایی لەسەر ئاستی جیهان. بەڵام لەوانەیە بارودۆخی کوردستان زۆر تایبەت بووە نەکرایە قەیران لە دوو قەیران بۆیە ئەمن هەموو کات دەڵێم ئێستاش دەڵێم لەو کەناڵە بە ڕێزە ئێوە گرنگیدان بە باخچەی منداڵان زۆرم پێ باشترە بە گرنگیدان بە قۆناغەکی دی چونکە لەوێەوە منداڵ دەست پێ دەکاتن اینجا ئەو منداڵت کە توانی پەروەردە بکەی بە شێوەیەکی ڕاست و دروست لە داهاتوو هەر پسپۆڕێکی هەبی هەر بوارێک هەڵبژێری ئەتوو ترسی داهاتووی ئەوەت نابی ئەو ئاڵایی ئەو بەرپرسە کە دەیداتە دەست ئەو منداڵە. دەست خۆش بێ مامۆستا تقریبەن چەند شارت کراوە بە گۆرانی و سرود؟ شعری منداڵان لەوانەیە هەتا ئێستا لەوانەیە سەد زیاتر لە زۆربەی قوتابخانەکان تەلەڤیزیۆنەکان جگە لە منداڵانیش زۆریان کراوە بە گۆرانی بە مامۆستای برێم لێرە هەندێکم ئاماژە پێکردبوون لە نووسیتم ئەوەی کە لە بیرم بووە مەسەڵان شعرێک لەسەر حەسەن زیرەک کاتی خۆی مامۆستای حەسەن زیرەک کردیە گۆرانی کام هەندەران کا خۆشەوی کردی تێی گۆرانیەکەی هەولێر کە هەمووتان جێتان لێ بووە مامۆستا فەرەنگ غەفور ڕێز و سڵام هەیە بۆ هەمویان شعری کەرکووک هەولێر ئێستا هونەرمەندی تریش گۆتی تێوە بەڵێ مەسەڵان ئێستا چریکەی شەو کاک ئەیات ئەوەی لێرە نووسرایە سۆزی دایک مامۆستا بێگومان ئەوە زۆرن حەزەکەم پێم بڵێ کام شعر لای تۆ زۆر خۆشەویست بووە زۆر بەخۆشیش کراوە بە گۆرانی و زۆر بەدڵتە بێگومان هەمووی خۆشەویستم بەڵام ئەوەی کە زۆر تایبەت بووە وەڵای ئەوەی کە زۆر لەناو خەڵک باو و خۆشەویست بوو گۆرانەکەی هەولێر بوو دەنگی بۆ بخوێنی تۆ مامۆستا بەسەر چاو ئەو گۆرانیە کە بەڕێز مامۆستا فەرەنگ غەفور کردیا ئاواز و تەبعەن وتنەکەکەی ئەو بەڕێزەیە زۆر جاری دیش ئەو شعرەمان گۆتیە لە زۆر دیدارەکانی دی لە هەولێرین با ئەوجارەش لە هەولێر مامۆستا کە دەرێ هەولێر یعنی دڵی کوردستان کە دەرێ هەولێر یعنی مێژووی دێرینی نەتەوەیەک چونکە هەولێر پایتەختە دەبێت ئەو کارانەی کە لە هەولێر ئەنجام دەدرێت بگاتە هەموو گوندێکی کوردستان ئەمە نابی وابزانین کە ئەنجومەنی وەزیران هەر لە هەولێرە و پەرلەمان لە هەولێرە و دەسەڵات لە هەولێرە دەبێ هەولێر وابێت ئەو تیشکانە لە دوورترین گوندی کوردستان بن یعنی ئەو خزمەتەی کە لە هەولێر دەکرێ دەبێ بگاتە دوورترین کوردستان بەبێ جیاوازی شعرەکەشت بۆ بڵێم بە چاوان ئەی خاکەکەم نیشتومانم لانە و پەنای ئازیزانم چەند خۆش و دڵگیرە ئێرە دەژیم دەمرم لەم هەولێرە خاکی باب و باپیرانە یەکەمین بێشکەی ژیانە هەواری شۆڕش گێڕانە دڵی مێژووی کوردستانە گوڵی جوانی ئەم بنارەی بەرزی وەک قەڵا و منارەی دەوار و چەتری بێچارەی تۆ ئاوێنەی ئەم دیارەی سەدان دوژمن ڕووی تێکردی قڕبوون فەوتان تۆ نەمردی لە جیهانە سەربڵندی مایەی خۆشی گەلی کوردی چەند خۆش و دڵگیرە ئێرە دەژیم دەمرم لەم هەولێرە ئینشاءالله مامۆستا تەمەند درێژ دەبێت
بەهارە چەندە ساڵ بەڕاستی بەهارەکە خەڵک لێ هەبوو زۆر خۆش نەبوو بە هۆیەوەی کە باران درەنگ باری و باران کەم باری بەڵام بێگومان تۆ پێما بێ گرنگجێکی باشیت بە ژینگە و ژیان داوە بەیەکەوە چیمان هەیە لەسەر ژینگە مامۆستا خۆی مامۆستا جاری وا کە بە ئێمە دەڵێن نەورۆز یعنی بەڕای من هەموو ڕۆژێک کە مرۆڤ لە خەو هەڵدەسی نەورۆزە یعنی ڕۆژێکی نوێیە ئەگەر دڵت خۆش بوو جەژنە دەناخۆ ئەگەر نەورۆزیش بی دڵت خۆش نەوی ئەگەر لە مارێ سەر و جەویان گرتی بەکەلێک نەورۆز کە نەورۆژ هاتیە زەوژەکە لێرە لە زمانی کوردی جێگۆڕچێ دەکاتن بەڕای من هەموو وەکووتم هەموو ڕۆژێک بۆ هەمومان کە لە خەو هەڵدەستین ئەگەر بەختەوەربین و ژیانمان خۆش بی هەموو ڕۆژە نەورۆزە بەڵام ئەتوو بەوەی نیە نەورۆز مەسان کە دەرێن جەژنی نەورۆز ئەوە جەژنێکی نەتەوەی کووردە کە هەموو گەلی کورد شانازی پێوە دەکا بەڵام کەوتت بەهار یعنی ژیانەوەی سروشت جوانی ئاوازی بولبول خۆشی چێژ وەرگرتن لە هەموو دیمەنە جوانەکانی بەهار بۆیە با ئەو پارچە شعرەش لەسەر ئەو کە باسی سروشتمان کرد بۆت بخوێنمەوە فەرم سروشت ئەم سروشتە سازگارە نەخشاوە وەک نیگارە دیمەنی گیا و ئاو گوڵ خۆشی دەبەخشێ بەدڵ نەغمەی بولبولی دەنخۆش ڕۆشن دەکا بیر و هۆش ماڵێکی ئاوەڵایە بێ پەرژین و دەرگایە دڵی خۆشە بە میوان دەڵێ فەرمون سەرچاوان بگەڕێن سەیران بکەن بەس ماڵەکەم پیس مەکەن بەداخۆش ینی هەتا ئێستا ئەو شارە ساڵی چەند نووسیوە مامۆستا ئەو شعرە بەرهەمەکەی چەندێکەمەوە ساڵی 2009 ئێستا تقریبان 2021 11 ساڵ 12 ساڵ ینی تاوەکو ئێستاکەش بەداخەوە مامۆستا ینی تا ئێستا ژینگە پیسکردن بەردەوامە ینی بەڕاستی بەداخەوە من پێش 10 ساڵ لەگەر بەڕێوەبەری گشتی و ئابزاردارستانەکان دانیشتم پێشنیازەکەم لۆ کرد ئێستاش لە ڕێی کەناڵەکەی بەڕێزی ئێوە بۆ حکوومەتی هەرێمی دەکەم لە کەس نەزانە ڕێی کۆیە مەسیفە شەقلاوێ سلەیمانیە دەوێت ئەو شوێنانەی کە خەڵک دەچن ئێستا کەس نەزان زۆر گرنگیان پێدا هەموودارانیان چاند ئەو هەموو کورسیانیان دروست کرد هەموو شکاس ئەو بەری مۆنومنت ئەو بەر ناو مۆنومنت هەر هیچ ئەوە کەلاوەیە بەخۆم چوویم هەموو گەڕایم یعنی ناو مۆنومنتیش پێش نیاز دەکەم لە حکوومەتی هەرێمی بەڕێز و کاربەدەستان ئەو شوێنانە لایەک بکەنە ئی خێزان ئەو بەریش بکەنە با کەس نەزان بکەینە نمونە بۆ هەموو کوردستان ئەو بەریش بکەینە ئی سەڵتەکان زگورتیەکان با بڵێن کە ئێستا وشەی سینگڵ بەکاردێنە بۆ نمونە ئەو شوێنانە تەرقیم بکرێ ژمارە 3 مەتر 4 مەتر 4 گۆشەیانی مرەبع دابدرێ بە ڕقم پرزگەکی بۆ دابدرێ چووکاندێک شوێن سیاس کرایە هەر ئۆتۆمبیلێک چۆ ژوورێ 1000 دیناری لێوەربگیرێ بەڵام ئەو 1000 دینارچە خەدەمات با بڵێم خزمەت گوزاریەکان لە دەستشۆرەکان لە شوێنی نوێشکردن و ئیزاعەک داخلی لەوێ هەبی منداڵێک بزر دەبی کێشەک دەبی پۆلیس شورتە و شوێنی فرێدانی زبڵ چەند کەسێک ئەگەر ئی خۆشمان نەبی گەنجەکانی خۆشمان نەیکەن لۆ نمونە چەند کرێکارێکی لە بۆ بگرن لەوێندەرێ هەر سیارێک چۆ ژوورێ وەسڵێکی تایبەت هەبی با بڵێن لەو 1000 دینارە 750 لۆ حکومەت بی 250 لە بۆ ئەو کارمەندانەوێ بەڵام وەکو ئەو خێزانەی کە دەچیت هێوێ شوێنەکەی دیارە لە وەستەکەی بنووسێت کە ئەو ڕقەمە دەستەکێ و خێزانە هەموو شتەکان لەوێ تەوفیر بکرێت لە ئاو لە کارەبا و لە ئوموری تر لە ئاسایش ئەو کاتە هەم داهاتەکە لە بۆ حکومەت هەم ئەو ئەوانەی کە خێزانن تێکەڵی ئەو گەنجانەش نابن لەو بەری ئەوجا لە هەموو شوێنەکان پێم باشە شتە مامۆستا من کاتم کەمەوە حەزەکەم زۆر لەگەڵ یەک بین جگە لە دنیای منداڵان و ئەو پێشنیارە جوانانەی کە بۆ حکومەتت کردووە لەگەڵ خەمی گەلەکەشت دابووی مامۆستا لە شەعر و هۆنراوەکانت من مامۆستای بەڕێزم بڕواناکەم هیچ ئازارێکی میلەتی کورد هەبی شتەکەم لەسەر نەنووسیبی دوایین بەرهەمە چی بوو دوایی بەرهەم بە ناوی ئاخ کوردستان ئاخ کوردستان کە نووسیتم ئاخ کوردستان دیارە ئەمن
زۆر زۆر خەمی کوردستانمە ئەلێرە هەر ئاخەلەچی سەری هەڵڵا ئەو ئاخا کە تەماشا دەکەم لە بێموچەی کە تەماشا دەکەم لەو وەزعیمە لەگەر بەغدا کە تەماشا دەکەم وڵاتانی دەوروبەر هەمووی هەر چاوی بە ئازادی و بەرزی ئاڵای کوردستان هەڵنایە تەماشای کرێکارێک دەکەم کە ئەوڕۆ ئیشی نییە تەماشای خانە نشینێک دەکەم کە بە 4-5 ماگان موچەکی دەدرێتە تەماشای ئەو هەموو ڕنج و خەباتەی کوردیش دەکەم کە 700 ساڵ پێش زاین کورد دەوڵەت بووە تەماشای قورئانی پیرۆز دەکەم کە دەرێ کەشتەکەی نوح لە کوردستان گیرسایتەوە و کە ئێرە شوێنێکی مبارەکە تەماشای سەرچاوەکانی یونسکۆ و یونیسێف دەکەم دەرێن کوردستان یەکەم لانکەی شارستانیەتە ئەو جا لە 2021 ئەوە وەزعی ئەو میلەتەیە چەند شعرێکم گوێ لێ بێ مامۆستا لەم کتێبەیەکە نووسیوت یەک لەو شعرانە بە ناوی خاک و پاک دەبا قۆڵی لێ هەڵماڵین بەرگی گەندەڵان داماڵین ڕێخۆشکەین بۆ کەسی دڵسۆز گشت ڕۆژێ بکەینە نەورۆز گەل و خاک و کورتپەروەر هەست و پێنووس وەک گەوهەر زۆرن لەم کوردستانە گیانیان لەسەر دەستانە ئامادەنە هەموو کات پێشمەرگە بن بۆ وڵات بستێ خاچی نیشتمان نادەن بە هەموو جیهان لەگەڵ خەمی خەمبارن لەگەڵ خەندەی بەهارن بە هیوای وارێکی وا هەر بەرەو لوتکە بڕوا پاک و بێگەرد و ئاوا لێ ڕازی بێ گەل و خوا ماشاءالله ئینشاءالله بێگومان ڕازیبوونی خوای گەورە زۆر گرنگە لە ژیان مامۆستا باش گوێم لە شاعیرێکی تریش بە هەر بەر کۆتا بەرهەمت لەسەر بە ناوی و نیشانی ئاخ کوردستان بێگومان مامۆستا کازم نزیک 56 بەرهەمی چاپکراوی بە قەبارەی جیاواز هەیە زۆر بەشیانین تەواویان بە زمانی کوردی چ لە شعر چ لە نووسین دەربارەی خوێنرا و شعر مامۆستا لە ساڵی 1960ەکانەوە دەنووسێت تاوەکو ئێستاکە بەڕاستی تەمەنێکە مامۆستا فەرمووی یەک کۆپلا بە ناوی گریانی جوودی طبعاً مەبەستمە کە باسی ئێستا مێژوم کرد کە گوتم کەشتی نوح لەسەر کێوی جوودی گیرساوە و لە قورئانی پیرۆزیشدا هەیە کە ئێرە وەکو عەرزێک زەویەکی مبارەک دەرێ جوودی گریا وتی حەیفە لە دنیا یەکەم میلەت بین لە پێش زاین بە 700 ساڵ لە ئەکباتانە دەوڵەت بین ئەکباتان کە ئێستا پێی دەرن هەمەدان پایتەختی ماد بووە پێش 700 ساڵ جوودی گریا وتی حەیفە لە دنیا یەکەم میلەت بین لە پێش زاین بە 700 ساڵ لە ئەکباتانە دەوڵەت بین جێگەی داخە هەتا ئەمڕۆ بێ خاک و ئاڵا و لەدلەت بین سەیرە دەبێ بۆچی هەردەم ئاوا بێچارە و نەکبەت بین یا لە ژێر تۆپ یا لە زیندان یا من لە ناو بازنەی پەت بین دەست خۆش مامۆستا لە کتێبێکی ترتا بە ناوی بەهای ناخ پێما بێ لەکنتە لە 2007 نووسیوتیان چاپ کراوە لەو کتێبەیە باسی چیت کردەوە مامۆستا بێگومان زۆربیان هۆنراوە کتێبیان مامۆستای بەڕێزم زۆر شتی تێدایە بەهای ناغ یعنی ناخی ئینسان دەرونی ئینسان قیمەتی ئەو ناخەی هەموو کەس نایزانێ بەڵام با یەک لەو شعرانە کە ئێستا لەگەر ئازارەکانی ئەو میلەتە بگونجێ بیخوێنینەوە بێگومان یعنی ئینسانە تا ناخی خۆی نەزانێت و نەناسێ ناتوانێت لە ژیان بۆوە وانە بۆوە وانە بۆ وانەبی وانەبی لۆ ئەوها لۆ ئەوهانە هەولێری بەیانیە و گوڵ پشکوتووە سەیرە بولبول هەر خەوتووە چۆلەکەیەک دیار نییە پەپولەک لە گوڵزار نییە نەغمەک جری وەک نابیستی باخێکی بێ خۆشەویستی دەنگێ پێکەنی نێنایە وەک ئەم شارە چۆڵ کرایە ژیان بووە بە خواردن و خەو ڕۆژیش خراوەتە پاڵشەو خەموا دڵ و هەناو دەخوا هەمووی دەڵێ بە تەمای خوا گەشبینێ نابینی ئەمڕۆ گشتی دەڵێ بخۆ بڕۆ ڕۆژ بژمێرە و ئاواتی چی نرخی مرۆڤ و کاتی چی سەیرە تاک و ئاو هەواش کار و خەو و خواردنی باش
بێلەزەت و بێتام بووە خەڵک هەمووی سەرسام بووە تەمەنیش زۆر بە خێرایی دەڕوا بەرەو کۆچی دوایی بۆ بووی بۆ هاتی بۆ ژیایی بۆ گەڕای پێکەنی گریایی تێناگەی و هیچ نازانی بێچارەی ماتی و دەڕوانی حەیفە مرۆڤ ئاوا بژی خەم و تەنیایی بیکوژی ئەم تەمەنەی خوا دەیبەخشێ دەبێ ژیانی پێ بنەخشێ دەبا ژیان هێند خۆشەویست بە پیریش مردنی نەویست بە نەک وەک ئێستا کە دەڕوانی گەنجیش بێزارە لە ژیانی. دەست و چاو خۆش بێ مامۆستاجیان زۆر خۆشحاڵ بووین باو شارەیەش کۆتایی شاری بەرنامەکەمان بێ ئەمە زۆر خۆشحاڵین بە میوانداریت کاتم تەواو بووە زۆر سپاس بەڕێزی میواندارم وتەکانمان جێگەی ڕەزامەندی بینەرانی خۆشەویست و بەرپرسانی بەڕێزبی هیوادارم لە داهاتوویەکی زۆر نزیک کوردستانێکی سربەخۆ ئاوەدان ئاڵایەکەمان لە نەتەوەیە گرتوەکان بشەکێتەوە و کورد هەموو ئازارەکانی لەبیر بچێتەوە و هەمووی وەکو گوڵی بەهاری ئێستا گەشت بێت. دەستە خۆش بێ زۆر سپاس بۆتەوە زۆر سپاس بۆ مامۆستا عزیز و خۆشەویست بەڵێ زەن و خۆشەویستان ئەمام تەورەیە بوو لە شاری هەولێر پێشکەشکەمان کردن دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە. دەست خۆش ئەمران زۆر سپاس بۆ میوانەکەشی کە بەشدار بوو لە بەرنامەکەماندا سپاس بۆ هەردووکتان. بەڵازدان و خۆشەویستان پامی ڕۆژ بە کۆتا گەشت سپاس بۆیەوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانمان لە پشتی کامێرە و کۆنتڕۆڵ سپاس بۆ بەشدار تا بەرنامەیەکی تر پێتان دەگەینەوە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتان ناوە خواتان لەگەڵ.